ویستم بە ماڵەوە بڵێم کەوا لە تێرمیناڵی نەمانەوێ بینەوە هەرەونا پەیوەندیەکم کرد بە خوشکەکەم وتم لە تێرمیناڵین و نەما حتا چاو بڕکە سەری بانگزین بوو چ پێ ناکڕێ و شت زۆر گران بووە لەبەرەوە یعنی نانی سێ چوار ڕۆژ پێشەوەمان هێناوە خواردومانە. بەهۆی گژەکانی ناوچەکەوە هەندێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە وڵاتی ئێران گیریان خواردبوو. یەشێک لەو کەسانی کە گیری خواردبوو میدیاکار بە سۆس تۆفیق بوو کە بەبەستی خوێندنی دکتۆرا لە وڵاتی ئێران بوو کە لە دوێنێەوە دەنگی نەبوو هەتا نیۆڕۆی ئەمڕۆ. ئێستا گەشتۆ شاری سلێمانی و ئێمە هاتوونێتە لای هاتوو بەسە سڵاو دەبێت کە فەرمووی تێرە وەزع چۆنە تەندروستی و چۆنە؟ وەڵای تا بڵێ ماندووم هیلاکم خۆتەزانی 5 ساعتە تا 20 ساعت لە ڕێگە بووین. باشە چی ڕوویە لەوێ لە کاتژمێر چەرەوە دەنگێنەوە؟ خۆی شەڕەکە لە ڕۆژی شەمە لە ساعت 9:30 بۆ دەی بەیانیەوە دەستی پێ کرد. ئیتر دوای ئەو تێکچوونی بارودۆخی زانکۆ و شوێنی مانەوەی خوێندکاران بە شناوخۆیەکان ئیتر ئێمەش کەوتینە ئەوەی کە مەشورێکی خۆمان بخۆین لە دوێنێ عەسرەکەی و تەقریبان تر پەیوەندیم لەگەڵ ماڵەوە نەما. لەوێ شەبەکەی ئینتەرنێت و تەلەفۆن نەما؟ نەخێر هیچ شتێک نییە. ئەنتەرنێت هەرێک سەر لەگەڵ دەستپێکردنی شەڕەکە ئەنتەرنێت بە هیچ نوعێکەوە نییە و مەسەلەن لە ناو خۆیە سیمکارد بۆ سیمکارد ئەویش زۆر بە زەحمەت یعنی ئەگەر 20 جار تەلەفۆنە بۆ یەکێ بکردە ئەگەر ئەنوەر وەڵا گرتی یعنی ئەگەر یەک جار ئەوەش نەبوو مەبەستمەوەنی یەک جار تۆ تەلەفۆنکەی جواب باتەوە. بەگشتی دۆخەکە چۆن بوو چی بینی لەوێ؟ ئێمە لەوێ لە کەمپەسێک ئەژین کە شوێنی خوێندنەکە و شوێنی بەشە ناوخۆیەکەش لەوەیە لەوێ بووین. من مۆعیدم هەبوو لەگەڵ پرۆفیسۆرەکەم کە بڕۆین بەڵام پەیوەندیان کردوتیان کە مێن لەبەرەوەی دەرگای زانکۆدا خرێ و چۆڵەکرێت و بەشە ناوخۆیەکانیشە بێت چۆڵکەن و هەموو پرۆسێسی خوێندن لە هەموو تارانە وەستاوە لەبەرەوەی شەڕە و ئێمەش ئەمان بینی لە بەشە ناوخۆیەکەوە کە مەسەلەن لە دەرەوە دەنگیا و دووکەڵێ هەڵەسێ مەسەلەن ئاگروشت هەیە ئەوانە ئەمان بینی و ڤیدیۆ شتمان یعنی لایەکە دیار بوو بەڵام چونکە ئەنتەرنێت نییە خۆشت ئەزانی بەشە ناوخۆیی هیچ خوێندکار و شوێنی دەرسۆنە تەلەڤیزۆن نەبوو نەمان ئەزانی ئەم شوێنە کوێیە یا کێ پێکێنراوە یا هەرمان بینی. وەکو میدیاکارێک کاتە چوویتە دەرەوە چی بینی؟ چی سەرنجی ڕاشێشایی؟ هەتا چاو بڕکە سەری بانگزین بوو بە هیچ نوعەیەک تەکسیمان دەست نەئەکەوت کە لە بەشە ناوخۆیەکە و بڕۆین بۆ تێرمیناڵەکە زیاد لە ساعتێک لێ هەموو شتەکان ئەپلیکیشنە بە من و کچێکی کەی هاوڕێم هەوڵمان ناوە کە تەکسیەک پیاکەین کە لە چاو پێشووە سعرەکەی 3 بەرامبەر و 4 بەرامبەر زیادی کردووە بەڵام هەچۆنێک بوو خۆمان گەیاندە تێرمیناڵی مەیدانی ئازادی لە ناوەڕاستی تارانە. ئەیتر لەوێ ینی چۆن مناڵ ئێرەی دایکێگرەیە لە چکەکەی گرێ لەگەڵەوە هاوڕیانە ئاوا بوون چونکێ ئێمە ئیتر خوێندکار لە هەموو مەنتقەکانی تاران و هاتبوو چونکێ یەکێکە لە گەورەترین تێرمیناڵەکانی تاران مەیدانی ئازادی لەبەرەوە هەمووی بە ڕێژەیەکی زۆر تەلەبە بوو گەنج بوو ئیتر هی هەموو ناوچەکانی تیا بوو بەڵام بە هیچ نوعێ بلیت دەست ناکەوت یعنی بلیتە دەست ناکەوت هی پاس لە تاران دەرچی بە هیچ نوعێ ئێمە نزیکی 6 ساعت لێوە ماوینەتەوانێ پاڕاوینەتەوانێ نووسینگە بە نووسینگە گەڕاوین پارەی زیادمان ناوە دەستمان نەکە و لەوێ ناڵێم وەحدێکی ئینتەرناشناڵم کڕی ویستم بە ماڵەوە بڵێم کەوا لە تێرمیناڵی نەمانەوێ بینەوە هەرەونا پەیوەندیەکم کرد بە خوشکەکەم وتم لە تێرمیناڵین و نەما ئیتر دوایەوە بۆ ماوەەر نەگیرا و پاس و شتیشمان دەست نەکەوت. چۆن بە چ ڕێگایەکە گەڕانەوە لە تارانەوە؟ ئیتر کە لە تێرمیناڵ زۆر ماینەوە زۆر هەوڵماندا و ئیزدیحام بووتمان با داژ نەبڕین لە یەک چەند کەسێک بووین گەڕینەوە بۆ بەشە ناوخۆیەکە لێیتر دیسان کەوتینەوەی کە چۆن بگەینەوە ماڵەوە هەر چۆنێک بوو سیارەیەک ناسیاوێک پێیا بوو کە هەتا کرماشان هاتین لە کرماشانەوە هاتوونەتە مەریوان لە مەریوانەوە هاتمە مەرزی باشماخ و لە مەرزی باشماخەوە داخڵ بوو. کاتێک کە چوویتە مەرزەکە چیان پێوتی؟ وەڵا لە مەرزەکە تەعەجوبیان لەو کرد کە تەخیر بوو چونکە وتیان لە دوێنێەوە مەرز یعنی مەسەلەن فشاری زۆر لەسەر هەموو مەرزەکان چونکە بێجگە لە خوێندکارکە ئێمە ئاگادار کراینەوە کە تاران بەجێبێڵین هەر حکوومەتی ئەوێ داوای کرد بوو کە تاران چۆڵ بکرێ ئێمە ژۆک و زانکۆ هەر سوپیان وتی وتیان هەر خوێندکارێکی غەیرە ئێران و ئێرانی لێرە هەیە هەتا سووتر بڕۆن باشترە
مەترسیدار بوو دۆخەکە لە تارانە؟ بەڵێ زۆر مەترسیدار بوو، بەڵام مەسەلەن مەترسیەوە ناکە من موشێکێکم یا شتێکم بەرکەوێ. مەترسی ئەوە بوو کە پارەی کاشمان پێ نەبوو، لێوێ خۆ دەزای هەمووی سیستمی بانکە، هەمووی بە کارتە، ئەنتەرنێتیش نەبێ، کارت ئیش ناکە، پارەیش پێ نییە، هیچی پێ ناکڕێ و شت زۆر گران بووە. لەبەرەوە یعنی نانی 3-4 ڕۆژ پێشەوەمان هێناوە خواردومانە. ئیتر یعنی سەختیەکەی ئەوەیە کە تۆ سیارە نەبێ بیتەوە، پارەیەکت پێ نەبێ، یاخود خواردنێکت دەست نەکەوێت، ئەمانە مەترسیا خۆ داببڕێ لە شار و وڵاتی. گیرخۆی نەخێر لە جەنگی 12 ڕۆژەی ئیسرائیلی شەهر لەوێ بوو، 5 ڕۆژی یەکەمی لێوێ بووم. بەڵێ خۆزم هەر بۆ بڕاوەوە تۆ لێ دوو جاراچم دیلانگیان بۆم ئیشە ناسام ناکرێ، شەڵا خێری تیابێ دەیشەڵا خێری تیابێ و بە سەلامەتی گرنگەوەی بە سەلامەتی گەڕایتەوە. بەڵێ ئەوەی زۆر سپاسەکەم ئەوەی کە گوێبیستی بوون. ئەمە ئەو چیرۆکەیە کە یەشێک لەو کەسانی کە لە تاران خوێندوێتی بەو شێوازە تاکو گەیشتەوە شاری سلێمانی هەرێمی کوردستان، ئەبێت چەندە هیندیکەی بەو شێوەیە هەبێت، بۆیە هەمووتان بمێن بەخێر.